خاڵێکی تر کە گرنگە بەڕێزان بە درێژایەم بەرنامەیە باسی بەڕێوەبەرمان کرد. دیقەت بدەن کچی کام مەکتەبە تۆزێ بەرە و لاریەچن بەڕێوەبەرێکی لاری هەبێ. بڕۆن لە شاری سلێمانیە ئەڵێ مەکتەبی فلان مدیرێکی هەیە زەبط و ڕەبتە، یەک کچم هەوێ خەریکی قلیبلی بێت، یەک کچم ئەوێ مۆبایل بەرێتە ژوورەوە، یەک کچم ئەوێت بۆ نمونە درەنگ بڕات. من بۆ خۆشی دەیگەڕمەوە لەم شاری سلێمانیە خێزانم تەلەبە بوو، لێرە و دەستخۆشیم بووە بەس ناوی نایەنە با نەبێ بە وەسف و سەنا و بەزم و ڕەزم و ئەوانە و کەسی ترمان لێ عاجز نەبێ نەیوێرە لای مدیرەکە بڵێ من تەلەبەم بۆ دەستی خۆش بێ. تەلەبەکە مدیرەکەی و نامەوێت یەکێک بێت ملباری چێک بۆ بەر دەرگا بچێ وەڵام من مێردی فلان کەسم، کێشەڵێ ڕاستەکە هەر جاری کچێکم سەرخات شوت کردووە شوت نەکردووە چاو دەرچێ بڕۆ بۆ ماڵی خۆت، لێرە تۆ تەلەبەی و دەستی خۆش بێ. من بۆ خۆم ڕۆژە نەچوم گلەی لێ بکەم دەستت خۆش بێ، تۆ 400-500 کچی من و فلان و فیسارت لەلایە. بەڵێ خاڵی دووەم بەڕاستی بەڕێوەبەر، بەڕاستی بەڕێوەبەر. واللهی من وەکو دکتۆر بەختیار و درێژایەم سیمینارانش و محاضرە باسمان کرد موچەی زیاد بێ عافەتی بێ، خوری دەبێت تایبەت ببینێ، دەبێت کەسایەتی بەهێز بێ، دەبێت بە قووەت بێ، دەبێت لەسەر ئەساسێکی حیزبی دادەنرێ، دەبێت جیاوازی نەکات، دەبێت دادپەروەر بێت. بەڵام دەبێت دایک و باوکش دەستی شتکەین بڵێن نەک ئەوەی جاران هەشتاکان چی گۆشتی بۆ تو ئێسقانی بۆ من یەکجار واش نا بەس بە جددی بەڕاستی کچ و کوڕی خۆمان بدەین بەم بەڕێوەبەرە بڵێن مامۆستا ئەخلاق و ڕەوشت و ئەتەکێت و پەروەردە لە تۆ، نان پەیداکردن و ڕاوەدیناریشی لە من. بەڵام هەنێ بەڕێوەبەری شێ بە مناڵە کاکتۆر بوومەتە پەن بەدەستێ ئەڵێ نردومە تۆ بۆ ماڵەوە جلبەرگی نەشیاوی پێ بۆ دایکات و تیتی ئەوە چییە؟ وەکچەکەی من نازانم چێرەس هەر ئەڵێ لێ چی لێدام بە یەکە هەر خواردمی وتم ئەمە دایکی وابێ قوڕ بەسەر خەسوو و قوڕ بەسەر کچەکەی وەڵا هێشتا کچەکەی بە حەوت ئاو شۆراوەتەوە. بۆی ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و مویمە. بەڕێوەبەرەکانمان دەستی کراوە نییە بەڕێزان، کراوە نییە بەرامبەر بە حیزب کراوە نییە بەرامبەر بە هەندێک شت. ئێمە دەبێت بەڕاستی لەڕێ ئەم بەرنامەیەوە ئامۆژگاریەک و کۆڵێ نەسیحەتێک و با بە قسەیەکی خێرمان هەیە بۆ دەسەڵاتداران. دەبێت بەڕێوەبەر خزمەتی باشتر و چاکتر و مەزبووتتر بکرێت، دەبێت خزمەتی چاکتر بکرێت. بەڕێوەبەرێک بۆ خۆی ساخێکی باشی نەبێت لەکوێ توانێت خزمەتکە. بەڕێوەبەرێکم تا زۆر بۆ نمونە مەسەلەن بودجەیەکی دارایی بەدەستێوە نەبێت لەکوێ توانێت خزمەتی قوتابخانەکەی بکات. بەڕێوەبەرێک بۆ مامۆستای چاکی بەدەستەوە نەبێت لەکوێ توانێت خزمەتێکی قوتابخانەکەی بکات. بەڕێوەبەرێک ئەڵێ ساڵ دێ و ئەڕوا من چەند قوتوب بۆیاغێکم بۆ نەکڕێت بۆ ئەوەی کە هەر هیچ نەبێڵێ پارەی حانوتەکەم نادەنەوە دکتۆر. یاڵم کاکە بەس پارەی حانوتەکەم بەنێ خزمەتی قوتابخانەکەی پێ دەکەم، قوتابخانەکە چڵکی پار و پێراری پێوە یاڵێ بەداخەوە پارە نییە و بودجە نییە. کەواتە ئەوش خاڵێکی تر کە بە درێژایی ئەم زنجیرە بەرنامەیە باسمان کرد کە ئومێد دەکەین هەمیشە دایک و باوک بە دوای بەڕێوەبەری باشا بگەڕێ. ئەمە لە دکتۆری براتان وەربگرن وەکو نەسیحەتێک. بە دوای مەکتەبی باشا کێشەم نییە، بەس بە دوای بەڕێوەبەری باشا بگەڕێ منەڵە مناڵەکەی تۆ نافۆتی. چکە هەر بەڕێوەبەرەکەی مامۆستاکانیش باشەکات جددیان نەکاتەوە. ئێمە لە قوتابخانەکانی خۆمانەوە دەست پێ دەکەین، بە قوتابخانەی ئەعدادەکانی خۆمانەوە لە بیرمانە. مامۆستامان هەبوو ڕەنگە ویستبێتی تۆزێ گەندەڵی بکە، بەڵام بەڕێوەبەرەکە ڕاستی کردوێتەوە، بەڕێوەبەرەکە لێ قبوڵ نەکردووە، بەڕێوەبەرەکە هێناوێتێ سەرخەت وە زۆر باش و چاک و مەزبووتە. خاڵی سێم کە بە درێژایی سیمینارەکان زوو باسمانە کرد ئەویش گرنگی توێژەرە کە بەداخەوە لە وڵاتی خۆشمانە مش حاڵەتێکی زۆر خراپە. یعنی باسی ئەومان کرد کە توێژەر و لەگەڵ توێژەری دەرونی و کۆمەڵایەتی پەیوەندیەکی زۆر باشی هەیە لەگەڵ قوتابخانە. لەگەڵ مەسەن تۆ منداڵێک تێ عەجوولە هاروهاجە ئەی چی بکەی؟ ئەچی بۆ لای مامۆستای عەرەبی لای من باشە، ڕاستەکە لە عەرەبیە باشە بەس هاروهاجە. مدیری شەڵێ وەڵا خۆ منیش مەجالم نییە من لە چۆ فریای 400 تەلەباکەم، بەس ئەگە توێژەرێکی دەرونیە بێ لەگەڵ یا دانیشی بە پارچە وەرەقەیەک ئەیدەیتێ دایکێک ئەڵێ کاک تۆ جار من ئەم مناڵێکمێ لە مەکتەبەکەی تۆ دەست بۆ جزدان و جانتاکەمە بە کاتەمە سیفەتی دزێتی تایە دەبێت پێشەوەی بچێتە زانکۆ من چاکی کەم، پێشەوەی بێ بە سیاسی من چاکی کەم. بابە ئێستا 2000 جزدانی دایکی بدزێت سوێنە لەسرم نییە 2 ملیۆنی میلەتە دزێ 2 ملیار ئەدزێ و حەپەلووشێکا و ئەبێ پێش بڵێ عافێتت بێ و نۆژگیانشت بێ بۆ لەبەرەوەی بە دینار دەستی پێ کردووە. کاتە بە درێژایەم سنسیرێ باسی ئەومان کرد بەڕاستی توێژەر زۆر گرنگ و مویمە. ئێمە توێژەر تەعین ناکرێت، توێژەر داماوانە دەرچوویەکی زۆریان هەیە لایەن لێ ناکرێتەوە، وەکو خۆبەخشی جاری وایە وەرناگیرێن، دژایەتی ئەکرێن زۆر بەداخەوە چکە توێژەر جار قسەی تەلەبە ئەگەێنێتە مدیر بەدڵی نییە. لە شوێنێک توێژەرێک لە کاکتۆر مدیر لچی لێدام بە یەکاوتێت چی بەزم بۆ مەنێرەوە معاناتی تەلەبەم بۆ مەهێنە.